بەڵێ جەمال با هەندێک لەناو خۆ دوور بکەینەوە باسی هەندێک ئاڵنگاری و گۆڕانکاریە نێودەوڵەتیەکانیش بکەین کە لە واشنگتن کۆنفرانسێک بە ناونیشانی داهاتووی هاوپەیمانی استراتیژی با بەشداری ژمارێک لێ کۆڵەرانی وڵاتان و ئەندامانی پێشووی کۆنگرێسی ئەمریکا بەڕێوە دەچێت و لە نێو کۆنفرانسەکە تیشک دەخرێتە سەر هەڕەشان نێودەوڵەتیەکان و هاوپەیمانیەکانیان. بەێ ئیرۆ ڕۆژایەکەمە کۆنفرانسا داهاتیە هەفتپەیمانی استراتێژیکە بریارە بۆ دەما درۆژان کارێن وێ کۆنفرانسی بەردەوام ببە لەسەر وێ مژارەیە میوانێک مەژی هەیە ji Washington برێز دکتۆر نەهرۆز ئاگرۆ سەرنویسکارێ کۆوارە کوردستان کرۆنیکا ژیە لەگەڵ مێ سلااف بۆ تێکەکەی نارۆ کەکەی نارۆ دەستپێکی دەتخوازم بزانە بم ئەو مژارین سەرەکە ئێک و هەندێک کۆنفرانسی دەدەگرن دەست چنە. ئەم کۆنفرانسە ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێ کۆنفرانسەکە لەسەر داهاتووی استراتیژی و هاوپەیمانی نێودەوڵەتیە لە پلانە استراتیژیەکانیان ئەو هاوپەیمانانەی کە ئەمریکا و وڵاتانی ئەوروپا و ناتۆیە تێدایە لە کۆنفرانسەکە جەخت لەسەر چەند بابەتێک دەکاتەوە و هەروەها ئەو ئالنگاری و مەترسیانەی کە هاوپەیمانان تووشی بوون و لە داهاتوودا تووشی دەبن دەخرێنە بەرباس و گفتوگۆ و لێکۆڵینەوە. هاوپەیمانان و هێزەکانی ناتۆ لە دنیادا ڕوبەڕووی چەند مەترسیەکی گەورە بوونەتەوە لەگەڵ شەڕی ئۆکرانیا و شەڕی رووسیا هەروە ئەو مەترسیانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاوپەیمانان تووشی دەبن و هێزە تونڕەوەکان و هێزە تیرۆریستەکان تادێ زیاتر دەبن دۆخی ئابووری وڵاتانی ناتۆ و ئەوروپا و ئەمریکا بەرەو خراپی دەڕوا ئەمانە باس و لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت بەڵام لەناو ئەوانەشدا گرنگی بەچی دەدرێت بەو هاوپەیمانانە دەدرێت یا بەو شەریکانە دەدرێت کە دۆستی ئەمریکا و دۆستی هاوپەیمانانن لە دنیادا لەوانەش هەرێمی کوردستان و ئێمەی کوردین. جا لە دانیشتەکاندا کە ئەمڕۆ زیاتر بەیانێکی ئەمڕۆ جەخت لەسەر گرنگی هەرێمی کوردستان کرایەوە و لەسەر ئەو یارمەتیانەی کە پێویستە هاوپەیمانان بۆ هەرێمی کوردستان دابینی بکەن بۆی ڕوبەڕووی ئەو قەیرانانە ببێتەوە ئەو قەیران و ئەو مەترسیانەی کە وەکو تیرۆریزم بوو وەکو هێرشە درۆنیەکان کە دەکرێن لەسەر هەرێمی کوردستان و لە ڕووی ئابووریەوە چۆن بتوانین یارمەتی هەرێمی کوردستان بدەین بۆ ئەوی بتوانێت بەرگەی ئەم ئالنگاریانە بگرێتن و هەروەها ڕوبەڕووی ئەو مەترسیانە ببێتەوە کە ڕۆژانە تووشی دەبێتەوە. ئەمە باس و لێکۆڵینەوەکە بوو لەم کۆنفرانسەدا جێ خۆشحاڵی بوو کە خەڵکانێکی زۆر لە خەڵکی ڕاوێژکار و کۆنگرسمان و 3 ئەندامی پەرلەمانی ئەوروپا و 2 ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی ئەمریکا و هەروەها 2 کۆنگرسمان و یەکێک لە سەرکردەی حزبی پارێزگارانی بەریتانی و ئیتر خەڵکانێکی زۆری دیکەی ڕۆژنامەوان و شڕۆڤەوانی سیاسی لەم کۆنفرانسەدا ئامادە بوون و لەم ئەمڕۆ ئەم باس و لێکۆڵینەوانەکران و لە 2 ڕۆژی داهاتووشدا ئەم باس و لێکۆڵینەوە و گفتوگوانە بەردەوام دەبن. باش جەنابی دکتۆر دەمەوێت ئەوە بپرسم ئەم کۆنفرانسا سەر لە نوێ داڕشتنەوەی هاوپەیمانان نییە بۆ پەیوەندیەکانیان پێکەوە و گۆڕانکاریەکان بە تایبەت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تایبەترە گەر باسی بکەم ئاماژت بە هەندێک ئاڵنگاری و جەنگ کرد لە ناوچەکەدا بە تایبەت جەنگی رووسیا و ئۆکرانیا ئایا جۆرێک لە بێمتمانەی لە نێوان هاوپەیماناندا دروست کردووە؟ یەکێک لەو خاڵانەی کە جەختی لێ دەکرایەوە ئەوە بوو کە هاوپەیمانان تاوەکو ئێستا پەیامێکی ڕوونیان نییە بۆ دۆستەکانیان. ئێمەی کورد بۆ نمونە وەکو نمونە هێنرایەوە تاوەکو ئێستا ئەمریکا و دۆستەکانی ئەمریکا لە ناوچەکەدا پەیامێکی ڕوونیان نییە بۆ ئەوەی بە ئێمەی کورد و بە هاوپەیمانەکانی دیکەیان بڵێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئامانجیان چیە لە چەند ساڵی داهاتوودا ئایا دەیانەوێت لە ناوچەکەدا بمێنەوە یان یاخود نەمێنەوە ئایا دەیانەوێت ئێمە هەر دۆست و هاوپەیمانیان بین ئەگەر وایە بۆ زیاتری یارمەتی دۆستەکانیان نادەن جا ئەمە یەکێک لەو خاڵانە بوو کە جەختی لەسەر دەکرایەوە وەکو وتم کۆنفرانسەکە تایبەت نییە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆنفرانسەکە تایبەتە بە داهاتووی
هاوپەیمانی و استراتیژی هاوپەیمانان لە ناوچەکەدا و لە هەموو دنیاشدا بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشێکی زۆری ئەوانەی کە لە کۆنفرانسەکە بن و گفتوگۆیان کرد لەسەر ئەو خاڵی کە ئێبە دەمانویست جەختی لەسەر بکەنەوە کە گرنگجی هەرێمی کوردستان بوو گرنگجی پێگەی هەرێمی کوردستان بوو لەو هاوچێشە نێودەوڵەتیە و ئیقلیمیانێکە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستدا هەیە ئەوانش دەنجیان خستە پاڵ دەنجی ئێمەکە تاوەکو ئێستا ئەمریکا پامێکی ڕوون و ئاشکرای نییە کە جێی گومانە بتوانی باوەڕ بە قسەکانیان بکەین کە جاری وایە لە ڕاگەیاندن یاخود لە هەندێک لە بەرپرسەکانیان دەبیستنجا ئەم پەیامە دواتر کە دەگەندرێتە جێگای مەبەست هیوادارین جێی خۆی بگرێت و ئەم ئالنگاریانەی کە ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە هەرێمی کوردستان و لە عێراق بە هەند وەربگیرێن ئەمەش ئەم قسانەکە دەکەن لە ڕوانگەیەکی سۆز و عاتیفێ و قسانە ناکەین لە ڕوانگەی داتا و زانستەوە باس لەوە دەکەین کە چۆن تا هەرێمی کوردستان ئارام نەبێ و تا هەرێمی کوردستان بە تەواتی پشتگیری نەکرێ ئاسایش لە ناوچەکە و لە عێراق و لەو شوێنانەدا ڕوونادات جارێکی دیکە ناکرێ ئەو هەڵانەیە کە لە ڕابردوودا هاوپەیمانان و ئەمریکا لەکە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و لە عێراق و لە هەرێمی کوردستان کردویانە جارشتر دووبارەی بکەنەوە بە چەندین داتا و بە چەندین توێژینەوەی زانستی ئەم شتانەمان خستۆتە ڕوو بۆ ئەوەی سەرنجی ئەو کەسانێکە لە ئامادەن و ئەو کەسانی کە بەشدارن لە کۆنفرانسەکە ڕابچێشن بۆی پەیامەکانمان بگەێنن بە شوێنی خۆیان. دکتۆر نارۆنها ئەمریکا وڵاتین ناتۆ یانی دەبێژن و هەفپەیمانین مە دەبێت لەسەر نرخین دەموکراسی نرخین معافین مرۆڤ نرخین پێکفە ژیانی بپارێزن لێ نام هەفپەیمانین ئەمریکا و ناتۆ بخوەدە هەنە وڵاتین کو نە نرخین دەموکراسی نە نرخین مافی مرۆڤ نەژی نرخین پێکفە ژیانی ڕێزی لێ دەگرن لە عالیەدن ڕۆژلاتا ناوین حرێما کوردستانی وەکی نمونەیەکی وان مژارانە دوێ دەربارەی دەگەر دیتن هاتە وەربگرن نرخاندن هاتە وەرگرن. بەڵێ پێکەوە ژیان دیموکراسی ئازادی ئەمانە هەمووی گرنگن هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەمانە هەمووی گرنگن یەک ماڵی یەک ڕێزی ناوماڵی کورد هەمووی گرنگە بەڵام لەوانە گرنگتر شتی دیکەن هەن ینی لە کاتێکدا کە تۆ ڕوبەڕووی چەندین مەترسی ئەقلیمی و نێودەوڵەتی دەبیتەوە ئەمانە زۆر گرنگترن پاراستنی کیانی هەرێمی کوردستان و پاراستنی خەڵکی هەرێمی کوردستان زۆر لە دیموکراسی و لە پێکەوەژیان و لەمانەی تر گرنگترن من ناڵێم ئەمانە ینی دەبێت فرامۆش بکرێن بە هیچ شێوەیەک ینی بەڵام لە کاتێکدا کە تۆ بەڕووی جەنگ دەبیتەوە لە کاتێکدا کە هێرشی تیرۆرزمن لەسرە لە کاتێکدا کە دۆخی ئابووری دۆخێکی خراپە و لەوانەیە بەرەو خراپتر بڕوە تۆ گرنگی بەوە دەدەی کە خەڵکی کورد و ئەو کەسایەتیەکان و وڵاتەکەت بپارێزی ئەمە نەکرد بۆ کورد ڕاستە بۆ هەموو نەتەوەیەک ڕاستە ئەمانە ئەولەویەتن بەڵام لە کاتێکدا دۆستەکانی ئەمریکا و هاوپەیمانان دەتوان ئەوە بکەن کە پاڵپشتێکی نێودەوڵەتی و ئەقلیمیان هەبێت بە بێ دروستبوونی ئەو پاڵپشتە ئەو نەتەوانە ئەم نەتەوە بچووکانە ناتوانن بەرگەی هەموو قەیرانە بگرن کە ڕۆژانە تووشی دەبن و ڕوبەڕووی دەبنەوە. بەڕێز دکتۆر نەهرۆ زاگرۆ سەرنووسەری گۆڤاری کوردستان کرۆنیکاڵ گەلێک سوپاس کە لە واشنگتنەوە لەگەڵمان بووی.